مەڕوان کاتێ وەفاتی کرد بە خاکەنا زێڕ و زیویان جێعا کردەوە. عومەری کوڕی عەبدولعەزیزیش کاتێ وەفاتی کرد هەردووکیشیان خەلیفە بوون، هەردووکیان کاربەدەستی موسڵمانان بوون. بەڵام عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کۆیە کردەوە و خەڵک بە هەدیە بۆیە هاورد و ئەمە هەدەیە بۆت و تەبعەن ئەو کەسەی لە پۆستا بێ خەڵک هەدەی بۆ ئەهێنێ، هەر بەیانی لە پۆستەکەی نەما ئیتر هەدیە و شتیش نامێنێت. ئەم پیاوە پارەیە زۆر و داراییەکی زۆری هەبوو. مەبەستم لەوەی ئەولادی ساڵح جێبێڵی چەندێ مهمە. ئەم پیاوە دنیای بۆیان جێهێشت، وەرەسەی دینی بۆ کوڕەکانی جێنێشت. عەبدولمەلیک کاتێک کە وەفاتی کرد بە خاکەناس زێڕ و زیویان جێعا کردەوە بۆیان. عومەری کوڕی عەبدولعەزیزیش ڕەحمەتی خوای لێبێ کە وەفاتی کرد هیچی بۆ مناڵەکانی جێنێشت، بەڵکو تاجر بوو. کاتێک کە جێیان هێشت زەکاتیان پێ ئەشێ، ئەوەنە فەقیر بوون. بان کوڕەکانی کروتی کوڕەکانم هیچ شتێکم بۆتان جێنێشتەوە ئیلا تەقوای خوا نەبێ.